دیارە ماوەی چەند ساڵێکم ئەو جۆرە فیستیڤالانە ئەنجام دەدەین. ئەم فیستیڤالانە هەم ئامانجی وەرزشی و چالاکی وەرزشیەکان و خستنە ڕووی ئارەزووە وەرزشەکانی یاریزانانە لە هەمان کاتدا بایەقدانە بە بواری گەشتیاری و بژانەوەی گەشتیاری لەو ناوچەیە لە وەرزی زستاندا، چونکە ئێمە زیاتر گەشتیاری هاوینە زیاتر بایەخ دراوە پێشتر، ئەمە دەمانەوێت بیکەینە چاروەرزی ساڵانە بەردەوام بی. ئەم ساڵ جیاواز لە ساڵانی تر یاریزانی نێودەوڵەتی لە ئەمریکا و لە ئەوروپاوە تیمێکیان هاتووە چالاکی وەرزشەکانی خۆیان لەو دەڤەرە دەخەنە ڕوو کە ئەمە وەک خۆیان دەڵێن ئەم ناوچەیە لەبارە لە بواری جابدانی ئەو جۆرە چالاکیانە چالاکی سکی سەربەفر، خلیسکانی سەربەفر و لەبارە دەتوانێت ئەو جۆرە چالاکیانە ئەنجام بدرێت. ئەو ساڵ دەمانەوێت بەو شێوەیە ساڵانی دادوو دەمانەوێت فراوانتری بکەین، زیاتری بکەین بۆ ئەوەی ئەو ناوچەیە ببێتە ناوچەیەکی گەشتیاری و وەرزشی و خەڵکێکی زۆری ناوخۆیی و دەرەشی ڕووی لێ بکەن بۆ ئەوەی کەرتی گەشت و گوزار بیتە سەرچاوەیەکی داهات بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ ئەو دەڤەرە بتوانین هەلی کاری زیاتر بۆ هەم نیشتیمانیان دابین بکەین و بەرهێنەری زیاتر ڕوو لەو ناوچەیە بک بتوانین ئەو ناوچەیە بکەینە ناوچەیەکی گەشت و گوزار. ئەمە بۆ سێم ساڵە فیستیڤالی خلیسکانی بەفر لە سنووری قەزای چۆمان ئەنجام دەدرێت بە هاوکاری گەشت و گوزاری هەولێر و گەشت و گوزاری چۆمان بە یەکەوە ئەم فیستیڤاڵیان ئەنجام داوە. لەم ساڵدا چەند یاریزانێکی بیانی بەشدارن وەکو یاریزانی ئەمریکی و ڕووسی، ئەوانە جگەلەوەی پێشبڕچی خلیسکانی سەربەفر ئەنجام دەدەن و هەروەها چەند نمایشێکی جۆر لێرە ئەنجام دەدەن. جگەلەوەش ڕاهێنان بە تیمەکانی خۆمان دەکەن، چونکە جگەلە و تیمە بیانیانە تیمی شاری پێنجوێن هەروەها تیمەکانی قەزای چۆمانیش بەشدارن. ئامانجیش لە ڕێخستنی ئەم جۆرە فیستیڤاڵانە ئەوەیە کە ئێمە نیشانی دەرەوە بدەین کە دەتوانین گەشت و گوزاری زستانەش لە ناوچەکانی کوردستان ئەنجام بدەین. Islau Barresan, من مامۆستای خێخواسیم لە سلێمانی ناوم ئەندریاس لە سویسرا هاتووم و 11 ساڵ لە سلێمانیەژیم. من شاخەوانی بووم و چەند ساڵ هاتووم بۆ ئەو مۆنتیکەی چۆمان بۆ خەڕێکی شاخەوانی بۆ سەرکەوتنی شاخی هەڵگورد و شاخی تر. ئەمڕۆ دووەم ساڵ هاتووم بۆ مۆنتیکەی چۆمان بۆ خینیسکەینە سەبەفر بۆ فێستیڤالی بەفر. ئەوە شتێکێکی زۆر خۆشە کە لەگەڵ چەمپڕایی نێودەوڵاتی و چەمپڕایی کوردستان خینیسکەینە سەبەفڕەکەم ئێمە هاتین بۆ سکیکردن و ئەوە شتێکێکی زۆر خۆشە. چاکو کچاکی کرد من باشداری فستیوال خلیسکاندنا سربافری کری از السوران هاتی بو گروپی چومانم انشالله پلیکم دست هینم راستی ام هاتی نپال اجنبی بزانین اجنبیش بزانه کچت کردیش وکن توانو هسته های کو بشن هر چیاریه که انجام بدن.
ئێمەکو یاریزانانی خلیسکێنی سەر بەفر لە پێنجۆن بەشداریم فیستیڤالەمان کردووە ئەم یاری خۆی یارێکی جیهانیە بەڵام لە کوردستانە بۆ یەکەم جار لە پێنجۆن سەری هەڵداوە لەسەر دەستی مامۆستا زانیار و مامۆستا مەریوان کە سەردانی ئیسپانیان کرد بۆ شارەزابوون لەم یاریە ئێمە تقریبەنەوە 5 ساڵ ئەم ستافە 5 ساڵە بەردەوامی لە پرۆڤ و ڕاهێنان بەڵام ئەم ساڵ بەهۆی کەمی بەفربارین و لە سنووری پێنجوێن ئەم فیستیڤال لێ ڕەخرا و حەزمانکە بەشداری بکەین هەرچەندە شوێنەکە بۆ ئێمە زۆر گونجاو نیە چونکە چیەکان ئێمە باریکە ئەبێ بە دەستگایەکە بێن بەفرەتۆ ستاخت بکە بەڵام هەرچۆنێ بوو تازە ئەو ڕێگەمان بڕێ بوو بەشداریمان لە فیستیڤالەکە کرد. My name is Ben, I'm from Australia. I'm part of the Shaman Backcountry Ski Club and yeah, I'm very happy to be here in Kurdistan skiing. What's the name, sorry? It's the Shaman Backcountry Ski Club. وقدارة أو تيمي Shaman Backcountry Ski Club لا which country you come from? Australia. لا أستراليا وهاتوا بو مسابقة لفانا. How suitable the environment or let's say the ground for the ski in this place? It's very suitable, great mountains, and this year there's some good snow up in the valley, so everyone should do themselves a favor and come and visit. زۆر گونجاوە بە تایبەتی لە خوارەوە لە سەدۆڵەکە لەوێن دەرێ جێگەکە بەفری باشی هاتووە ئەو ساڵەکە پێویستە هەموو خەڵک بێت و لێرە سکی بکاتن لە کوردستان. ئێمە وەکو قوتابیانی پەیمانگای تەکنیکی چۆمان هاتوین بۆ ناوچە شاخەویەکانی باڵەکایەتی دیارە بەفرێکی زۆر باریەوە خلیسکانەی بەفرکراوە ئەمەش پشتێنەیەکی باشە بۆ ئەوەی پەرە بە گەشتگوزاری دەڤەرەکەمان بدرێت.